ئەنجامی هەوڵ و کۆشتەکانمان بۆ شوێنەگەشتەکان و بازار بەردەوامی لە چاودێری ئەو شوێنانەی کە کراون کە ڕێگە پێدراون. وەڵا بەگشتی خەڵک تەقریبەن پابەندە لە شوێنەکان ئەو شوێنان کە بەسەماکەوە تەقریبەن پابەندن. ئێمە وەکو تیمی تەندروستی لە بەڕێوەبەراتی خۆپاراستن تەندروستی ڕاپەڕین هەموو ئەو شوێنانە بەسەر دەکەینەوە کە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی مۆڵەتی پێداون لە ماوەی قەدەغەی هاتوچۆدا کراون نەتوانێت بۆیە وەکو تیمەکانمان شەو و ڕۆژ ئێمە بە بەردەوامی دەگەڕێن لە ناو بازاڕ و شوێنە گشتیەکان بە تایبەتی کە ئەمڕۆ پشووە ئێمە وازمان لە پشوەکەی خۆمان هێناوین چاودێری مارکێت و شوێنە گشتی ئەو شوێنانە دەکەین کە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕێپێداوین بۆیە دڵنیا هاوڵاتیان دەکەینەوە کە ئێمە ناوەستین تەنها داوان لێ دەکەین لە ماڵەکانی خۆیان بمێننەوانێ و ئاگان لە تەندروستی خۆی و ماڵ مناڵەکانیان بێت. ئێمە وەکو تیمی چاودێری تەندروستی لە بەڕێوەبەراتی خۆپاراستنی تەندروستی ڕاپەڕین ڕۆژانە بەردەوامین لە گەڕان و پشکنن بۆ دادەچوونەکەمان بۆ بازاڕ و شوێنە گشتیەکان بەم بەستی چاودێری کردنی بازاڕ و خۆراکی ئەکسپایر و ئەو کەلوپەلانی کە هەیە زیاتر ئێمە چاودێری و شوێنانە دەکەین کە بەپێ ڕێنمایەکان کراون وەکو مارکێت و نانەواخانە و سەمونخانە و شوێنان.